کاک چۆنە تاقانە سڵاو بێگە بێتە لامەوە ئەمە پێی خۆش نییە کە دەموچای دەرکەوە مامۆستا تۆش لامەوە وەسە ئەمێ پێم بڵێ چیرۆشی خۆت کە تۆ گەنجێک بووی لە تیکتۆکە قسەی نەشیاوت زۆر وتووە ڕەنگە هەندێک ڤیدۆی نەشیاوت بڵاو کرد بێتەوانێ ئێستا لە مزگەوتە لەگەڵ مامۆستا سۆرانایی پێم بڵێ ئەمە چۆن ڕوویدا چۆن گەڕایتەوە سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم شێواز و بیرکردنەوەی من سەبارەت بە لایڤ و بە تیکتۆک هیچ کەسێک نەیەتوانی تەنانەت نەسیحەتی دایک و باوک و کەسوکاریشم نەیانتوانی بگۆڕن کە کارێکی خراپمە کرد لە تیکتۆکە کۆمەڵێک گەنجم هانەیە بۆ جنێ و بۆ قسەی نەشیا و بۆ چوون بۆ نادی و ئیتر بەعزە شتێککە ها کە هیچ کەسێک تەقەبولی ناکە سپاس بۆ خۆی گەورە مامۆستا سۆران یەکێک بوو لەو مامۆستا بەڕێزانەی کە تەئسیراتێکی زۆری لەسەر من و کۆمەڵێک گەنجە بوو گەڕاینەوە توانیمان ببین بەو کەسەی کە کەسوکارمان و کە خۆی گەورە ئەیەوێت چ بەتایبەت چ ینی گۆشەیەک زۆر کاریگەر بوو قسەیشی مامۆستا و تاریشی مامۆسایان تۆ پێشتر چۆن بیت ئێستا چۆنی وتاری مامۆستا کە کاریگەری لەسەر من دروست کردبێ من پێشتر لە تیکتۆکە کە ڤیدۆی مامۆسای ئاینی هاتە بەردەسم هەر یەکسەر لامە بردووەکو هەموو گەنجانەی کە ئێستا خەریکی دوو لە ڕووی جەنابتان کاری بەدڕەوشتی وشەی نەشیا و ئەمسەر و سەرن لە خۆی گەورە بە زیابێ بەتەمای کارێکی خراپ بووم باشە ڤیدۆیەکی مامۆسا هاتە بەردەسم سوبحان الله ڕێک باسی ئەو ئیشەی منی ئەکرد کە تاوانەکەی چییە کە ینی لەلایەن دینەوە لەلایەن ئەڵڵاوە عەزابەکەی چی ئەم تاوانەی من سوپاس بۆ خۆی گەورە لە تاوانەکەش گەڕامەوە و پەیوەندی بە مامۆساوە کرد و هاتمە خزمەتی مامۆسا تۆ نیازی تاوانێکە دەبووە و تاریشی مامۆسا گوێ لێ بۆ ڕێک باسی ئەو تاوانەی کردووە و ئەو ڕق گۆڕاوە بۆ خۆشەویستی و بۆ گەڕانەوەژبانی ئیسلام بەتەشید ئێستا هەستت چۆنە پێشتر گەنجێکی چۆن بوویت ئێستا گەنجێکی چۆنی پێشتر لەکوێ بوویت ئێستا لەکوێیت لە خۆی گەورە بە زیابێ ئەو هەستەی هەمە ینی بە قسەکردن دەرنابڕێ بەڵام پێشتر وەکو باسم کرد وەکو هەموو گەنجانەی کە ئێستا بەربڵاون لە تۆڕی کۆمەڵایەتیە شەوانە ئەوان لە ماڵەکەی خۆیانە لە نادیەکانە لایڤەکەنەوەی خەنە سەر مەشروع منیش هەمان ئیشێوان مەکرد وشەی نەشیا بەکارن هەمان ئیشێوان مەکرد سەرمان نەخستە سەر خەڵکی فەقیر و داما و بۆ ینی ڕابواردن و وشەی نەشیا و هەر ئەوەمانە کرد ئێستاکە لە خۆی گەورە بە زیابێ لە هەموو ئەو شتانە دوورین و پێشتر ڕەفیقەکانم کۆمەڵێک ڕەفیقی حورمەتم بۆیان هەیە کۆمەڵە ڕەفیقی ها ئەم لاولا بوون لە خۆی گەورە بە زیابێ ئێستا ڕەفیقەکانم هەمووی ئەهلی مزگەوت و قورئان خوێن و نوێژ خوێنن بیتە کردەوە ڕۆژێک بیتە هاوڕێم پیاوە هاوڕێ و پیاوە نیم و پیاوە برامە هەموو کەسمە هەستی خۆتم پێ بڵێ کە سەردانی ماڵی خوات کرد لە دوایەوەی کە گەنجێک بوویت ڕەنگە ئیلتزاماتت نەبوو بێ قسەی خراپ و نەشیا و لە کتۆر کۆمەڵاتەکان ئەوتە بێتت لەوێ پێم وابێ هەم زۆر گریاویت هەم هەستێکی زۆر سێرت هەبوو لەوێ کە سەردانی ماڵی خوام کرد من بەتەنیا ڕۆشتم کەسم لەگەڵان نەهاتنە لە برادر لەو هەموو برادەرەی هەم بوو بۆ سەفرە و سیاحەت و بۆ تورکیا و بۆ ئێران و بۆ نادی و بۆ ئەم شوێنانە لەگەڵ مابوون بۆ کاری بەدڕۆشتی لەگەڵ مابوون بۆ هەموو ئیشێکی خراپ لەگەڵ مابوون بڕوا ئەەکەیت بلیتی تیارەکە نیوەی ماوە لەگەڵیانە یەک برادرم ئامادە نەبوو بێ لەگەڵ ما ئەموو وەرە عەمرەکەتان عایدی من بەزوەرن لەگەڵ ما پێتاقەتم حەزەکەم خەموخافتم بڕێت و باس سەردانێکی ئەو شارەکەیت کەس نەهاو لەگەڵ ما بەتەنیا ڕۆشتم بەتەنیا ڕۆشتم ئەوەی ڕاستی بێ بەتەمای عەمرە و ئیمانێکی وا نەبووم بڵێ کە چاوەڕێم لێ کرد کە چوومە ئەوێ لە مەدینە دابەزین و چوونە ئوتێلەکەوە جەماعەت هەمووی درەنگ بوو سەعات 2-3 شەو بوو جەماعەت هەموویان لە ئوتێلەکە چوونە ژوورەوە ها خۆیانە شۆنی ساحەتکەن و بەیانی ئینشەڵڵا بچن بۆ نوێژی بانی خەبەریان بێتەوە من نەچووم من بەتەنیا ڕۆشتم بۆ مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە سەردانی ئەوێم کرد بە تەواوەتی وەسعم تێک چوو کە چوومە ناو مزگەوتەکەەوە زۆر بێتاقەت بووم بێتاقەتیەک ڕووی تێکردم بیر مەکردەوە من ئەو هەموو کارە غەڵەتە وەکو داتا شۆیەک وەکو ڤیدۆیەک ئاهاتە بەرچاوم کە چی وتووە چی وشەیەکی نەشیاوم بەرامبەر ئەم دینە بەکارهێناوە تەنانەت بەرامبەر خودی ڕەسوول الله صلی الله عليه وسلم بەکارهێناوە تەریقە بوومەوە شەرم مەکرد دوو ڕکات نوێژم کرد و بە پەلە گەڕامەوە بۆ ئوتێلەکە ترسم لەوە هەبوو ئەڵڵا بمکە بە ناخی عەرزالەیە نەگریای لێی وایە کە تۆ گەنجی شووا بووی ئێستا گەنجی شووای لەم شوێنیت لەوێ بڕوا بکە گریان نەبووە عنی شینێک بووم کرد خۆشم نەمەزانی بۆچی یکەم فرمێسک بە چاوم ڕاناوەسا شتەکە بەدەست خۆشم نەبوو عنی نەبێ بڵێ بەدەست خۆم بێ و یەک کەسیشم لەگەڵا نەبووە بڵێ ئەمە شتێک بێ خوا نەخواسە ها بڕیایی بێ یا کوردێک بێ بمناسێ یا کە کەس لەوێ منی ناناسی بەتەنیا چوون بۆ ئەوێ ئەو حاڵەتەی کە لەوێ بەسەرم هات
لە ڕووی ناخۆشەکە زۆر ناخۆش بوو ینی هەستم زۆ بەتاوانە کرد بەڵام سپاس بۆ خی گەورە بە دڵ و دەروون ئاگاداری کردمەوە کە خی گەورە لە من خۆش بووە